بەناوی خوای گەورە و میهرەبان جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال با کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتی نوێەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. سپاس شێدا. بەناوی خوای پەروەردگار ئازیزان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستی و دڵخۆشی بۆ هەموو لایەکتان تا کۆتایی لەگەڵمان بووی کا و بەرگە و بابەتانی کەمڕۆ ئامادەمان کردوون پێشکەشتان بکەین کە کۆمەڵێک بڕگەی بەسوود و پڕ لە زانیارین بۆ هەموو لایەکمان. تەوەری یەکەمان قسە لەسەرەوە دەکەین چۆن کەلتوری کوردەواری خۆمان بپارێزین کە ئێستا هەرچەندە بابەتێکی گشتیە یا خۆ دەتوانم بڵێم تایتڵێکی مەتاتی و گشتیە بەڵام ئەوەیە کە زۆر دەبێت لەسەرم بابەتە بوەستێ و نابێت لێ ڕستبین دەبێت قسەی زۆری لەسەر بکە لەبەرەوەی کەلتوری هەر وڵاتێک هەر میلەتێک کە دەمێنێتەوە پێوەستە بە شوناسی وڵاتەوە وێ قسە لەسەرەوە دەکەین چۆن کەلتوری خۆمان بپارێزین. وەروەها تەوەری دووەم قسە لەسەرەوە دەکەین گرنگی خواردنی گۆشت بۆ مرۆڤ کە بابزان گرنگی خواردنی گۆشت بەگشتی بۆ مرۆڤ چییە کە لە ئێستادا بە تایبەتی دوو جۆر گۆشتمانێ گۆشتی سوور و گۆشتی سپی ئەوەندەی ڕەنگە ڕێژەی خواردنی گۆشتی سپی بەرز بێ گۆشتی سوور بەرز نەبێ بەڵام دوجار قسە لەسەر خواردنی گۆشت دەکەین بەگشتی کەەوە دوو تەوەری سەرەکی بەرنامەیان ڕۆمان دەبێت. بەڵە بەرزان لەگەڵم دوو تەوەرەشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بەرگەی کەش و هەوا فەرمونون با پێکەوە بینەوی. بەڵازیزان پێشەوەی بچینە لای تەوەرەکەمان فاسیلەیەکمان هەیە لەسەر گوندی کانیەسکان با پێکەوە بینیرە و فاسیلەیە بین.
باوکو کچێک بەیەکەوە خوێندنیان تاوا کردووە کە ئەمڤیتیش هاوکارمان ئازاد و مەراوی بۆی ئامادە کردوین لە قەزای سۆران فەرمون با پێکەوە بینەری بین. من ناوم حميد أحمد صالحة خەڵکی حەریر و باتاسم بە ئەسڵ بەڵام لە 2007 بەسەرەوە لە منتیقەی سۆران دانیشم لە سیدەکان بووم پێشتر و لە 2016 لە سۆران دانیشم پێشتر من لە ساڵی 1991 بەشی زانستی ئاعدادیم تەواو کرد بۆ معدەلیشم 72 بوو بەس لەبەرەوەی ئەو کاتی ئینتیفاضە بوو زروفەکە وە نەبوو ینی بتوانین پەرە بە خوێندن بدەین ئیدی وەکو ئەوەیەک ما وەکو ینی شتێکی بەجێ ما و مادایی من چاوان لە دوو بوو کە خوێندن تەواو بکەین ئەوە بوو لە ساڵی 2016 پەیوەندیم بە زانکۆی سۆران کۆلیژی یاسای ئێواران کرد و لە ساڵی 2021 تەواوم کرد. طبعا من بێزگە لەو کچەی زیاتر لە کچەکەم لە کولیە تەواوی کردە پێشی من و دوای منیش ئێستا تەڵەبەنەوە تەواوەکەن بەڵام ئەوەی ساراخانی لەوان زیا کردەوە من ساڵی دووەم بوو لە کۆلیژی یاسا طبعا کۆلیژی یاسا 5 ساڵە ئەوانی تر 4 ساڵن من مەرحەلە دوو بووم کە ئەو هات معاملاتی کرد و پێکەوە چوینە بەشی من لەگەر مامۆستایانی منیش تعارف کرد و پێکەوە ئەو 4 ساڵە پێکەوە کۆلیژمان تەواو کرد طبعا تامێکی وای هەبوو ینی ناتوانرێ وەسف کرێ. من سارة حميد أحمد دانشتوی سۆرانم بەشی بایۆلۆجیم تەواو کردووە. طبعا هەستێکی یەکجار خۆشە وەسف ناکرێ بابەت لەگەڵ خۆت زانکۆی تەواو بکە لەبەرەوەی هەمومان ئەزانی کە باوکان پاڵەوانی ژیانی کچەکانیانن لۆمشانی هەستێکی زۆر خۆش بوو کە پێکەوە لەگە بابم لە خۆشترین ڕۆژی ژیانم کە دوای 16 ساڵ خوێندن پێکەوە بووین لەو کاتی بە برادەرەکانیشم دەگوها ئەوە بابمەوە پێکەوە تەواومان کردیا ئەلحەمدوللا ینی شتێکی زۆر خۆش بوو. زۆر بەخێر بێن طبعا خوێندن لە فاکەڵتی یاسا و لە بەشی یاسا 5 ساڵە ئەو 5 ساڵێک کە ئەزمونمان هەیە لەگەڵ کاک حەمید قوتابێکی نمونەیی بوو بەڕاستی نمونەیی بوو لەوەی کە لە دراسە کە مەبەستی هاتین لە بۆ ئێرە خوێندنە لە خوێندنی یاسا زۆر لێبراوە بوو بەڕاستی ینی هەمیشە لە پێشەوە بوو هەموو ساڵەکان بە پلەی یەکەم ئەگەر بە چەند پۆینتێک بووتە پلەی دووەمیش یاخر ئەگەنا هەموو ساڵەکان لە پلەی یەکەم کۆتایی پێینە بەڵام جگە لەوە دەیتوانی زۆرترین کاتی خۆی لە بۆ فاکەڵتی تەرخان بکات یعنی متعاون بوو لەگەڵ ئیدارە لەگەڵ قوتابیەکانی هاوڕێی یعنی هەمیشە قوتابیەکانی هاوڕێشی پشتیان پێدەبەست چەند قوتابیەکمان هەبوو لەبەرەوەی دابڕابوون نیان دەتوانی وەکو پێویست کات لە بۆ خوێندن تەرخان بکەن کاک حەمیدیان هەبوو کە هەمیشە پەنای لە بۆ بن لە ئامادەکردنی راپۆرتەکانیان لە دووبارەکردنەوەی بابەتە دراسەکان بەڕاستیمە کاک حەمید پێمان خۆشە لەمە دواش وەکو فەرمانبەرێک یاخود وەکو مامۆستا بێتەوە جارێکی دیکە بەیەکەوە هاوکار بین. وەڵە ئەو باشترین نمونە بوو کاک حەمید لەگەڵەوەی کە ئەرکێکی قورسی خێزانی لەسەرشان بوو و منداڵەکانی مەجموعەیەک منداڵی لە خوێندنگاکان لە زانکۆکان دەیان خوێند بەڵام بخۆشی هاتەوە بەر خوێندن جارێکی دیکە تەمەن دامەزراویش نییە موسەخۆر نییە بەخۆی خۆی بەڕێوە دەبا لەگەڵەوەی کە ئەو تەمەنەی هەبوو دەیتوانی بەسەرکەوتووی خوێندنەکەی تەواو بکات کە ئەوە بەڕاستی نمونەکی جوانە لەوەی کە هیچ کاتێک درەنگ نییە لە بۆ خوێندن و تەدریس. بەڵێ بە ئەکید هەموو کارێک لە ژیانی مرۆڤ قورسە بەڵام هیمەت و سەبر و ئارامیەوێ لەخوا بە زیادبی سەرەڕای ئیش و کاری ڕۆژانە دوای تەوابوونی ئیش ئێواران داتین لێرە دانیشتین لۆ خوێندن ئەلحەمدوللا ئیستیفادەیەکی باشن لە کاتەکانی خۆ ئەکرد
و کاتەکان نابی بە فیڕۆ بدرێ خاستن لەو تەمەنە ئەگەر لەو تەمەنە کات بە فیڕۆ بدەی ئەکید بەبەر هەموو لایەنەکان ڕناگەی ئەو بارەی خوێندنیش لەو تەمەنە بارێکی اختیاری بۆ منێ خستمە سەرشانی خۆم لەبەر هەندێ ینی هەست ناکەم ئەزیەتێکی وان پێوە خواردبی سەبارەت بە زمانیش لەخوا بە زیادبی لە زمانی عەرەبی باش بووم و توانیشم یارمەتی مامۆستا و تەڵەبەکانی بدەم خاستن لەگەر ئەو مامۆستایانێک کە بە عەرەبی دەرسیانە گۆتەوە ئەم توانی لە بەشداری بکەم لە تەرجمەکردنی بابەتەکان. طبعا ئەم پێشتر ینی قسەی مامۆستایەکم هەردەم لە یادا و ینی باسێکرێک و دایم ئەو قسەیەکرێک و ئەنیشتین کاتی خۆی لە یاری منداڵانە دوور خرایەوە لەبەرەوەی زیرێک بوو بابی ئەویست ینی پەرە بە خوێندنی بدا ئەوجا کە دوای ئەوەی کە تەواو بوو بۆ زانایەکی گەورە هەر چاوی لە گەمەی منداڵان بوو ئیدی ئەوەی بەجێما بوو ویستی بگەڕێتەوە بەڕاستی ئەم نیش کە ساڵی 1991 لە خوێندن دابڕام بە تاکید ینی زۆر چاوم لە دوای ئەوەی بوو ڕۆژێک دابێ خوێندن تەواو بکەم ئیدی خوا دەرفەتی ئەوهای ڕەخسان کار لەو تەمەنە بگەڕێم و بەرخوێندن و تەواوم کرد. چینە بەرگەی سوۆسیال میدیا کە کۆمەڵێک ڤیددیۆ و وێنەی سەرنجڕاکێشی ناو سوۆسیال میدیاتان بۆ دەگوازینەوە ئێستاش دەچینە لای ڤیددیۆیەک کە لاوێکی دەنگخۆش بە ناوی مامۆستا سەرنگ عابید کە لە مەدینەوە لاوانەوەیەکی بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ و تۆ فەرموون با پێکەوە بینەری بین. جنتي قربت شو قربتي راحت شراحت راحتي جانا شنورك على قبي روضة قائمة قبي قوامي فرش وعرش قلبي انسو قلبي جانا شوقاري دوري مرتدين سوزوك زي انا سما بوجاري تري زيارتي عزيزك ارتاسما ذكر تلي عاشقان ريان ناري مذنبان فرميسكي شوقي عارفان ارجع بدان لو غنايا بەڵازیزان لە ئێستادا کە وەرزی زستانە بارانبارین هەیە بەتایبەتی ساڵی ڕابردوو کە وشکە ساڵی بوو بەشێکی زۆر لە چەم و ڕووبارەکانی دی وشکیان کردبوو ئێستا لەگەڵاتنی ئەم بارانە هەمووی چاوەڕێی ژیانەوەی چەم و کانیاوەکان دەکەن بینیمان کە چەند ڕۆژی ڕابردوو بەتایبەت سەرچاوی زەڵمیکێکە لەواوە گرنگانی کە سەرچاویە گرنگانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هەم شوێنێکی گەشتیاریەوە لە هەمان کاتە باخ و باخاتێکی زۆر و کشت و کاڵی لەسەرم چەمەیەکە بینیمان دوێنێ ڕۆژی ڕابردوو چۆنم چەمە جارێکی تەقی و ژیایەوە و لە هەمان کاتە ئاوی چەمی دێوانە کە جارێکی تر ئەم ئاوەش ژیاوەتەوە ئەمە بۆ خۆی هەمووی جێگەی دڵخۆشیە بەڵام لایەکی دیکەشەوە بەداخۆ دەبینین لە هەولێری پایتەختەوە کە هەر جارێک باران دەبارێت چۆن لەوێ بە جۆر لە جۆرەکان وا کراوە کە ئەم بارانە ڕەحمەتە بۆ خەڵکیش ببێتە نەکبەتی لەبەرەوەی کە لە ئەساسە
پەیوەستە بە جۆری حکومڕانی و خزمەتگوزاریەکان لەوێەوە کە لەلایەکەوە تەنها گرنگی بە بەرزکردنەوەی تەلارەکان و کردنەوەی شەقامی نوێ دەدەن لە کاتێک ئەمە لە پێناو بەرژەوەندی خەڵکدا نییە بەڵکو لە پێناو بەشێکی بەرژەوەندی خۆیان و کۆمپانیەکانیان هەیە بەڵام بەوەی کە دەبینین لە تاوە هەر جارێکە لێزمە بارانێک دەبارەی خەڵک بەم شێوازە ئاوارە دەبێت کە بەداخەوە لە ئێستادا شەقامی 120 مەتری تەنانەت شاری هەولێریش ئاو هەستاوە بەرگەی چەند لێزمە بارانێکی نەگرتووە کە مەکارزاتە بەڵام ئێمە دوجار دەچینە لای چەند دیمەنێکی ژیانەوەی چەمی دێوانە با پێکەوە بینەری بین. لە پاش ئەم بارانە خۆشە سپاس بۆ خۆی گەورە چەمی دێوانە ژیایەوە ئەمڕۆ 11/1/2022 سعات 4:25 ئێوارە ئەمە چەمی دێوانەیە لە دەربەنی خان الحەمدولله. بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیتێکی دیکە لە سەرکردنەوەی پێشانگایەکی کتێب لە قەزای ڕانیە کە پەیامنێرمان ڕێناز ئەرسەلام بۆی ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەریەوە ڤیتێش بین. پێشانگایە لە ڕاستیدا زۆر زەرور و گرنگە لە بۆ شاری ڕانیە و بەنسبەت هەموو شارەکانی تری هەرێمی کوردستانیش لەبەر ئەوەی لە ڕاستیدا هۆکارەکە چییە ئێستا خوێندنەوە زۆر کاڵ بۆتەوە لە ناو بەتایبەتی چینی ئێستای گەنجان بۆچی ئەگەر ئەو هۆکارە لێک بدەینەوە تەماشا ئەکەین دوو هۆکاری سەرشی دەوری کاریگەری هەیە یەک لەوانە هۆکارەکانی ئەنتەرنێت و مۆبایل و ئیتر ئەم یوتیوب و بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان ئەمانە هۆکارن بۆی گەنج پشت لە خوێندنەوەی کتێبا بکەم بەڵام لە ڕاستیدا ئەمە نابێتە هۆی دوورخستنەوە ئەگەر هاتوو ئێمە بە گرنگی لێ بڕوانین چکە ئەمانە بۆ کات بەسەربردنە بەڵام خوێندنەوەی کتێب زۆر زەرور و گرنگە لە بۆ مرۆڤ بۆی بتوانێت چۆن خۆی ڕۆشنبیرەکە لە کۆمەڵگا بەڕاستیدا بەکارهێنانی هۆیەکانی ئەنتەرنێت ئەمانە دوورخستنەوەیە لە چ لە بواری کتێب خوێندنەوەدا. خوێندنەوە لە هەموو سەردەم و کاتێکدا گرینگە بۆ ژیانی تاکی ئینسان مرۆڤ کە بخوێنێتەوە چکە خوێندنەوە وەکو وتراوە خۆراکی عەقڵە عەقڵ بە خوێندنەوە گەشە دەکا ئێمە وەکو چۆن گەدەمان پێویستی بە خواردنە بە هەمان شێوەش عەقڵمان پێویستی بە خوێندنەوەیە کەواتە خوێندنەوە بۆ ژیانی تا گرینگە و خوێندن و خوێندنەوە کلیلی ڕۆشنبیریە کلیلی پێشکەوتنە کلیلی سەرکەوتنە و قسەیەکی جوانی ئیبن عەباس هەیە دەڵێ ئەگەر دنیات دەبێ ئەوە بخوێنە ئەگەر قیامەتت دەوێ بخوێنە کەواتە خوێندن هەم دنیات دابین دەکا و هەم قیامەت دابین دەکا لە پێشانگەکانە هەم لە ڕووی نرخەوە نرخی گونجاوتر لە چاوشێنانیترەوە لە ڕووی ئەو کە کتێبێکی زۆریش بەردەست توانی لە ماوەیەکی کەمە خواستی خۆ لە هەر کتێبەکە بێکە بیدۆزیتەوە ئەم پێشانگایانە سوودێکی زۆر گەوراگەیانێ بۆی کە خەڵکی بتوانن لە خوێندنەوە پەرەیەکی زۆر بەخوام بدەن بە تایبەتی لە ئافرەتانە چونکە بڵێت و نەڵێ ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە گەنجانێکی زۆر بێکارن بە تایبەت کە لە ئافرەتان لە ماڵەوەن کاتەکانی خۆیان بخوێنەوە بەسەر بەرن لەبەرەوەی کە بتوانن یعنی بەرنامەیەک بۆ ژیانی ڕۆژانەی خۆیان دابنێن. بەڵازیزان دەچینە لای تەوەری یەکەمیان بە داوای لێبوردنەوە لەوەی کە دواکەوتین لە پێشۆشکردنی تەوەری یەکەم کە هۆکارەکەی بۆ بارودۆخە دەگەڕێتەوە لە هەولێر دەگوزارێ بەهۆی
باران و لافاوە چووکە میوانەکەمان لاولێرەوە داخل دەبێت دیارە لاولێرش لە ئێستادا بۆ هێو لێزمە بارانەوە لە چەند شوێنێک هاتوچۆ پەکی کەوتووە ئۆتۆمبیل ژێراو کەوتووە ئێمە دوجار دەچینە لای میوانەکەمان قسە لەسەر چۆنیەتی پاراستنی کەلتور دەکەین نەویش بەڕێز کاگوشیار نووری لەک کە لە پورپارێز و هەروەها شارەزار لە پاراستنی کەلتوری کوردەواری خۆمان کاگوشیار زۆر سپاس بەوە دەرفەتە لە ئێستادا یا با بڵێن لەم جیهانی پێشکەوتن و تەکنەلۆژیایی کە هەیە ئەتوانین بڵێن ئێمە هێشتا وەکو کورد کەلتوری خۆمان پاراستووە؟ بەناوی خوا زۆر سپاس لە ئەو میوانداریکردنا سەڵاو بۆ هەموو کارمەندانی کەناڵی پەیام لە هەولێر و سلێمان و لە هەموو شار و شارچکەکان و بۆ بینەرانی ئازیز کوردیەکە کە لەو میلەتە زیندوانەی کە لە دێر زەمانەوە دابنەریتە چ تایبەتی هەبووە و کەلتورێکی یەکجار دەوڵەمەندی هەبووە فلکلۆرێکی ڕەنگاوڕەنجی هەبووە بێگومان بەتاخەوە دەڵێم کە پاراستنی کەلتور و ڕەسەنایەتی لەو سەردەمە و لەو کاتەدا تاکە کەسیە بۆ نمونە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە دەستگایەکی فراوانمان هەبی بۆ پاراستنی کەلتوری نێتەوەکەمان ئەوەی پارێزگاری لێ دەکا ئەو کەسانن کە دڵسۆزی بواری ڕەسەنایەتین دڵسۆزی بواری پاراستنی کەلتوری نێتەوەکەمانن کەلتور واتە خاک واتە زمان واتە ئاین واتە هەموو ئەو شتانەی دەگرێتەوە کە پەیوەستە بە مرۆڤ و مرۆڤایەتی ئێمەی کورد ئەو کەلتورە جوان و دابنەریتە ڕێکەمان هەیە کە لە باو باپیرانەوە لۆمان بەجێماوە هەندێکیان لەوانەیە لەگەر خولانەوەی سەردەم بەرەو کزبوون بەرەو بابرێن کبکردن چوونە بەڵام لەگەر ئەوەشدا خەڵکانێکن توانیوانە بەرگریەکی سەرسەخت لە کەلتوری نێتەوەکەمان بکەن من وای دەبینم تاکە کەسیە نەک دەستگایەکی فراوانمان هەبی بۆیە ئەوە ئەرچی هەموو لایەکە پارێزگاری لە کەلتوری نێتەوە بکە ئەو نەتەوەی لە دێر زەمانەوە بوونی خۆی سەلماندووە لە ناوچەکە زۆر باشە لە ئێستادا کەلتوری کوردی چه هەڕەشەیەکی لەسرە تا ئەوەی کە تاگ بتوانێت بیپارێزێت تا لە ناوچوون بپارێزێت ئێمە چی بکەین بۆی کولتوری خۆمان بپارێزین بەرێ بێگومان لە دەستگاکانی ڕاگەاندن وشەی بیانی هاتەنێ و زمانی کوردی جلوبەرجی کوردی بە تایبەتی جلوبەرجی ئافرەتان و ژنان شێواندراوە و تەنانەت زۆر لەو شێواز و دەربڕینانەی کە لەنێو کۆڕ و مەجلیسەکان و لەنێو دەستگاکانی ڕاگەاندن هۆکاری سەرەکی ئەوەنە و لەنێو پەروەردەشدا بوونتە هۆی زیاتر بابرین ئەو زمانەکە و ئەو دابنەریتەی کە لە باو باپیرانەوە هەیە بەرەو کزبوون و کەبوون دەچی وەکو باسم کرد بۆیە هەڕەشەیەکی جددی لەسرە بەڵام دەبی ئەوەش برین خەڵکانێکی شان بەرەنگاریەوە بوویتنەوە و پارێزگاری لێ دەکەن بە جەستا بە خوێن بە هەموو شتێک دانێت بەرگری لەوە بکەن بۆ نمونە ئەگە من باس لە کەناڵێک بکەمەوە کەناڵی ڕەسەن کە تەنها پێشکەشکار و میوانەکان هەموو دەی بە جلوبەرجی کوردی بن و ئەو زمانەی پێی دەدوێن و ئەو دایلێکتی کە قسەی پێ دەکەن هەمووی کوردی ڕەسەنە و ئێمە دەبی یەکەم جار لە قوتابخانە واتە لە پەروەردەوە دەست پێ بکەین کەلتورەکەمان بۆ نمونە من کتێبێکی وا نابینم 100 پەندی پێشینانی تێدا بێ خوێندکار و قوتابی و فێرخوازەکان بیخوێنن یان ئەو چیرۆکە بەر ئاگردانە لە باو باپیرانەوە نابینم لە نێو قوتابخانەکان بخینن تا ئێستا نەمبیستووە لە کتێبەکان مەتەڵی کوردی تێدابی نەمبیستووە حەیران و لاوەک لە نێو پەرتوکەکانی خوێندن هەبێ ئێکەواتە تو لە خوێندن نەدبی لە ڕاگەیانەکان تا ئێستا بەرنامەیەکی مێژووی تێر و تەسەرمان لەسەر کەلتور نەبی باش ئەوڕۆ ڕاگەیانە ڕۆڵ دەبینی پەروەردە ڕۆڵ دەبینی ئەوانی تر هەموو تاکە کەسینە و هەموو هەوردانێکی بابرێن ئەو کەسانەنە کە درسۆزی و بوارەنە بەڵام ئەوە لە کوردەواری دەرێت تاقە سوار بەتەنێ ناکات تۆست یعنی تۆز ناکە کەواتە پێویستیمان بەوە هەیە لە پەروەردەوە دەست پێ بکەین دوای دەستگاکانی ڕاگەیاندن و دوای هاوبەشینەوە ئەو خەرکە درسۆزە لۆی بە هەموو لایەکمان بتوانین پارێزگاری وەکو بیلبلەی چاومان لەو کەلتورە جوانە بکەین کە هەمیان مای شانازیە بۆ میلەتەکەمان زۆر باشە کاگوشیار باست لە دەستگایەکی ڕاگەاندن کرد کە بە شێوەیەکی باش هەوڵی پاراستنی کەلتور دەدات بەڵام لەگەڵەوەشدا هەندێک دەستگا و ڕاگەاندن و میدیای دیکەمان هەیە کە بە شێوەیەکی مەبەستدار بێت یاخود بە مەبەست لە هەوڵی لە کەدارکردنی یاخود لابردن و سەڕینەوەی کللتوری کوردی دەدات ئەمە بۆچی؟ بەرێ خەڵکانەکەن دەستی بیانیان لە پشتە لۆتێکدانی کەلتوری نێتەوە چونکە کورد بەچی ماوە بە زمانەکە و بە جلوبەرگەکە و بە خاکەکەی ئەگە بێت تۆ شتانە لێ بسینەوە ئەو میلەتە بەرەو لە ناوچوون دەچی
بۆیە خەرکانێکیش لەسەر ئەوە دەکەن بیانێ ئەو کەلتورە جوانە ئەو سامانە نەتەوەیە بەرەو لە کەدارکردن بەرەو کاڵبوونەوە ببن. لۆیە ئێمە پێویستە هەموو بە تایبەتی دەستگاکانی ڕاگەن ڕۆڵی سەرەکی دەبینن لۆ پارێزگاریکردن لەو کەلتورە جوانە. بەداخەوە گەنجی ئێستا نەوەی ئێستا زۆر شارەزانیان لە کەلتوری باو باپیرانی گوێ لە باو باپیرانی ناگری دیوەخان نمایە جێ لە کەسانی ڕیسپی بگری. دەستگاکانی ڕاگەیاندرێژ لەگەڵ ڕێزم نیانتوانیوە ئەو گەنجە تێبگەن کە کەلتورێکی جوانمان هەبووە ڕێزگرتنی تێدا بووە میوانداری تێدا بووە ڕاستگۆیی تێدا بووە وەفاداری تێدا بووە خیانەت نەکردنی تێدا بووە ئەوەی نمەچی مارەچی بکردوایە حتممیە وەکو چیرۆکێکمانەیە کە دزەکان چونە ماڵەکە بەس تامی خەیان کرد دزیان لەو ماڵ و سەروەتەی کابرا نەکرد کەواتە ئێمە دەبی بگەڕێنەوە لە ئەو دابوونەریتە جوانەی کە لە باو باپیرانەوە لۆمان بەجێماوە لۆ نمونە پێش ئەم باوک یان باپیر گاسی ڕۆڵەکەی دەکرد دەگۆوەرە کوڕم لەگە کوڕیفرانی مەگەڕێ خراپە یان دەگە کوڕیفرانی بەکە لەگەوە نایە توی برادراتی بکەیت ئێستا ئەو گەنجە نەجێ لە باوکی ناگری بەرکۆر حساب لەگە ڕێزم بۆ باوکی ناکە لە سەروی دادەنشی داوای پەرداغای بکە لۆی نابا چیە چکە گەورە گوسکاتی نمایە پێشان شیوە غەریبانە هەبوو یان ماڵێک دەچووە گەڕەکێک یان گوندێک هەموو ئەو دەستباریان دەگرت بۆ هاوکاریکردنیەوە کە ئێستا کەسێک لی دەقەومێ مۆبایل دەکەنەوە پیشانی دەدەن کە چۆن لێ قەوماوە زیاتری شەکە گەورە دەکەن پێشان لە گوندە کەسێک دەکوژرا هەتا چەند مانگ و چەند ساڵ لەو شوێنە شای و ڕەشبەرەک نەدەکرا بابرێن خۆشی و دەنجی ڕادیۆکان کەس دەکرا ئەگە تەلەڤیزیۆنە با کب دەکرا نەدەبوو ئێستا نەک ئەوەیە خەرکەکە دەوێ بزانیت کو کوژرا گەورەی بکە و وێنەی بەداخەوە مرۆڤەکە پیشان دەدا کە ئەوانە هەمووی لە دابونەریتی کوردی دوورن کورد هەمیشە کەسێکی ڕازگۆ بووە میواندۆز بووە بەزەی بووە بەڵام بەداخەوە خەریکە کەلتور و جوانەکان بەرەو لە ناوچوون دەچین هەرچەندە کەلتور 20 جارێک شێوازەکەی دەگۆڕێ شێوازی سیمای ڕوخسار شێوازی جلوبەرگ بەڵام نابێ ئەو شتە جوانانەی کە هەبوونە کەواتە کاگوشیار هۆکاری نەمانی هەموو ئەم دابوونەریتانە بۆچی ئەگەڕێتەوە کە لە ئێستادا ناوی کوردی هیچی نەماوە ینی خواردنی کوردەواری هیچی نەماوە هۆکاری لە ناوچوونی ئەم هەموو ئەمانە ئەم دابوونەریتانە ئەگەڕێتەوە دەنگتان ناگات بە من ببوورە کاگوشار وتم هۆکاری نەمانی هەموو ئەوانەی کە بەڕێزت باست کرد ئەو دابوونەریتانە کە لە ڕابردوودا هەبووە لە ئێستادا نەماوە هۆکاری نەمانی هەموو ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە کاگوشار ئەگەر گوێت لێمانە هاوکارم پرسیاریەوەی کرشێداخان لەوەی کە دەڵێ هەموو ئەو بابەتانی کە ئێستا هۆکارەکان چین کە ئێستا ئەو بابەتانی کە جەنابەت باست کردن بەوە ڕاستەیە ڕۆشتووەوە پاراستنەکە پاراستنی کەلتوری کوردەواری نەماوە ئێمە مەتەڵمانێ ئەویش چەند جۆرێکیە و ینی دەکرێت برێن بەشەکانی فلکلۆر زۆر دەوڵەمەندن زۆرن تا دەنگەکە چا دەبێمە بەردەوام دەبم لە قسەکردن و ئێمە یاریە کوردەواریەکانمان هەیە کە ئەو یاریانە توانێتان وەکو یاری کەرەمستانی واتە کڵاوکڵاوانێ و چێ لە بەردانێ یاریەکانیش بە پێرەی بەجێرەی تەمەەن دەگۆڕێنەوە بەجێرەی وەرز دەگۆڕنەوە بەجێرەی ڕەگەز دەگۆڕێن هەندێک یاریمانەیە بابرین هەردوو ڕەگەزە هەندێک یاریمانێ تەنای ڕەگەزی نێرە هەیە هیمێ هەیە هی منداڵە هەیە هی بە ساڵات چوانە بۆ نمونە یاری داما یاری کەرەمستانێ بەڵام ئەلحەمدوللا لەخوا بەزات بێ ئێستا گەنجەکانی ژەو یاریانە زیندویان کردەوە ئێمە دەکرێت برین پێویستە فلکلۆر جایە لەگەر کەلەپوری جایە لەگە کەلتور هەمیان پێکەوە شێوازی خزمەتکردنەکە دەگەێنن بۆ نمونە کەلەپور ئەو کەلوپەلانە دەگرێتەوە کە لە باو باپیرانەوە بەکار هاتوون فلکلۆر ئەوەیە خاوەنەکەی نادیارە بەڵام هەر کەسێک بێ زیندوی بکاتەوە یان ئەو قسە و پەندی پێشینان و مەتەڵان لە سینگی باو باپیران ماوە بە شێوازێک ئێستا بنووسرێتەوە ئامادە بکرێت ئەو کاسە کە ئامادەی دەکات دەتە خاوەنی لە ڕووی کەلتورەوەش ئێمە کەلتورەکە وەکو گوتمان خاک و نیشتیمان و زمان و ئاین و هەموو ئەوانە پێی دەرێن کەلتور بەداخەوە خەرکانەکەن ئێستا جیاوازینەوان مەتەڵ و پەن ناکەن لێ خەریکە شتەکە ئەوانەی خزمەتیش دەکەن زۆر شارەزاییان لە بوارەکەنێ لێ بەرەو ساردبوونەوە دەچی خەرکانە دڵسۆزەکە ئێستا جەم لە دەنگتانەگە قسە بکەن فەرموو زۆر باشە کاگوشار دەمەوێت ئەوە بپرسم لەوەی کە چۆن
کەلتور دەپارێزرێت وەک باست کرد کەلتور بۆ نمونە جلوبەرگە زمانە باشە خاک و نیشتیمانی خۆتە ئایا ئەمە تا چەندە پاراستنی پەیوەستە بە بابەتە پەروەردەیەکان بە سیستەمی حکومڕانی و سیاسەتی حکومڕانی بۆ نمونە دەکرێت ئێمە لە ساڵێکە یەک ڕۆژمانە بێ بە ناوی جلی کوردیەوە لە دام و دەستگا فەرمیەکانە جلی کوردی تەنها لە یەک ڕۆژە لەبەر بکرێت ئەمە تا چەندە هۆکارە بۆ نەمانی کەلتوری کوردەواری زۆر سپاس لەو پرسیارە پاراستنی کەلتور وەکو گوتم ئەرکچی هەموو لایەکمانە هەر تاکێک لە کورد پێویستە پارێزگاری لێ بکە بەڵام ئەوەی زیاتر لە سەرشانیتی دەستگا پەیوەنددارەکانە بۆ نمونە حکوومەت ئێرەیە وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتی و ئەو وەزارەتانەی کە پەیوەستن بە کەلتوری نەتەوەکەمان لۆ نمونە ئێستا تا ئێستا مۆزەخانەیەکی گەورەمان نییە نێودەوڵەتیبی بتوانین هەموو جلوبەرگەکان کەلوپەلەکان وەو کتێب بە دانسقانەی کە کاتی خۆی چاپکراوێن لە شوێنێک بپارێزین و کۆی بکەینەوە ئەم زۆر پێشنیازی ئەوم کردووە پێویستە مۆزەخانەیەکمانەبی هەموو کەلوپەلەکان بە هەموو زمانەکانی بیانی هەنە بە سێ زمانی سەرەکی ئینگلیزی و کوردی و عەرەبی لێ بنووسرێت ئەوە زەمزەرە ئەوە داسە ئەوە قیناغە ئەوە فرانە تا کۆتایی دوو ئێمە ئەو کتابانەی کە لە باو باپیرانەوە بەجێماون زۆر لەو کتابە فلکلۆریانە ئەمن خۆم بە تایبەتی 500 کتێبم زیاتر لەو بوارەدا ئێوە کتێبانە کە ئێستا لە بازار ماون پێویستە چاپ بکرێنەوە سەر لەنێ بکرێتەوە بەردیدی خوێنەران ششتر زۆر گرنگە پێویستە هەموو کەناڵەکانی ئاسمانی بە تایبەتی بەرنامەیەکی تێر و تەسەری بواری کەلتوریان هەبی شتێکی زۆر گرنگە ئەندامانی پەرلەمان لە بەغدا لە پەرلەمانی خۆمان لۆ بە جلوبەرجی کوردی ناچن بۆ بکراوە زەمەدانی بە بۆ جلوبەرگە جوانە نستە نێوهۆری پەرلەمان کە بزانەوەوانە کوردندا کۆچی لێمە دەکەن ئەگەر تودا کۆچی لە جلوبەرگ و ناسنامەی نەتەوەت و زمانە بنەکەی دەکەواتە چی هاوبەشی چیە لە عێراق بۆیە من وا دەبینم ئەم خۆم لە قەڕی سیاسی دادەم کەیفشم بەشتی لایەنی سیاسی نایە من کابرایەکم دەمەوێت خزمەت بە کەلتور بکەم کەلتورەکەش بەوە دەبی زمانەکەمان پاراوبی جلوبەرگەکەمان بپارێزین و لە هەر شوێنێک بووم لە هەر جێگایەک بووم من کوردم دەبی بۆ جلوبەرگە بووم ئەمن زۆر قوتابی و خوێنکارانی زانکۆ بە منیان گوتە لێ ناگەرن ئێمە بچینە نێو زانکۆکان بە جلوبەرجی کوردی باشە لۆ جوانترین جلوبەرجی کوردی لە سەرتاسەری جیهان کە پێشبڕکێ کرا لە ساری نەوەتەکان کوردی دەرچوو ئێ باشە کە لە دەرەوەی وڵات جلوبەرگێک بە جوانترین جلوبەرگ دەستێم لۆ پێم شەرمبی لەبەری بکەم لە ڕووی داپێشراوی لە ڕووی سیمای جوانی لە ڕووی کەسێتی هەموو پارێزگاریکردنە لە مرۆڤەکە باشە لۆ لەبەری نەکەم باشە ئەو جامانە جوانە یعنی ئەو کراو جەمەدانیا لەگەر ئەو بابرێن جلوبەرجە کوردیە بچێ هەر شوێنەک ئێستا وەی لێ هاتووبوو سەردەمانە پێش کەناڵی ڕەسەن بە جلوبەرجی کوردی باوان زانای کابرا نەخوێندەوارە نازان جلوبەرگەکە جوانترین ئێستا لە بۆنە و یادەکان بە تایبەتی لەبەر دەکرێت بەس ئێستا لەخوا بەزادی خەریکە گەشە دەسێنتەوە بەڵام دەبی دەستگاکانی ڕاگەیان دووبارەی دەکەمەوە ڕۆلی سەرەکی ببینن لە پارێزگاریکردنی کەلتور بەگشتی بە تایبەتی جلوبەرجی کوردی ئەو تاکە ڕۆژە من لەو ڕۆژەدا حەزم لێ نییە کەس جلوبەرجی کوردی لەبەر بکە تەنها ڕۆژێک لۆ ڕۆژە چیە قابلە ئیلا لەو ڕۆژە کوردبوون هەیە کوردبوون هەموو ڕۆژێکە تاچی کورد پێویستە زیاتر هۆشیارانە بیری بکاتەوە داکۆچی لە کەلتوری نێتەوەکەی بکە بە دەستپاچی بە داوێن پاچی بە گفتی و لفتی شیرین بە میوان دۆستی هەر جلوبەرگ نییە زۆر سیما و خاصێت هەیە بۆ مرۆڤبوونی تاچی کورد کەواتە کاگوشیار تا چەندە گرنگە کە تاگ لە ناو خێزانەکاندا و لە ناو قوتابخانەدا هۆشیاری هەبێت لەسەر پاراستنی کولتوری کوردەواری بۆ ئەوەی ئەم کولتورە جوانەوەکو خۆی بمێنێتەوە و نەشێوێنرێت بێگومان خێزان ڕۆلی سەرەکی دەبینین لە پەروەردەکردن لە پێگەیاندن لە هۆشیارکردنەوەی ئەو ڕۆڵەی کە لە ماری هەیەی بەڵام بەداخەوەکو گوتم ئێستا هەر کەسێک گەنجەکان لە یەک ژوور تەنانەت هەر کەس ژووری خۆی هەیە کەس ئاگای لەسەر تەنانەت لەسەر سفرەی ناو خواردن ئاگایان لێک نییە ئێستا سێ جەم بوویتە دوو جەم خەو شەو ڕۆشتێکەر بۆ لە خەو لە خۆراک ئامۆژگاری نمایە بابەکە توانای ئەوەی نییە ئێستا ئامۆژگاری کچەکەی با کوڕەکەی بکە لەگە فرانی بگەڕێ فرانجل لەبەرکە تەنانەت وای لێ هاتووە پیا و پێش شەرمە لەگە ڕێسم لەگە کوڕکوچی بە بستنی و بازار هەندێک جار بە جلوبەرگەکە یعنی بە تایبەتی یعنی ناوەکانیش گۆڕاوە ئەوە مۆلفران و ئەوە فران ناوەکانیش گۆڕاوە بە هەموو ئەو خاصێتە تایبەتمەندیانەی لە بوونی کورد بوون خەریکە بەرەو کەسبوون و بەرەو شێواندن دەچن یعنی وەکو گوتم شتر لە دەستگاکان ڕاگەاندن پێشان دەیان گۆ پەیامێرمان کاک محەممەدمان لەگەرا ئێستاوەی لاتە خوانە خواستە خەریکە محەممەدەکەش گچکە دەکرێتەوە ناوەکە یان پێشان دەیان گۆ
کاک عرفانمان لەگەرە کاک عوسمانمان لەگەرە ئێستا لە هەندێک ڕاگەاندن وشەی کاکەر بەکار نایە لێکڕێ سێ پیتی کەسەکە بەکاردێنی ئەوەش خۆی ڕۆژ دەبینی لە پارێزگاریکردنی ڕێزلێنان پێشان میوان دەهات خاوەنمان لە سەروی خۆی دادەنا نانی باشتری دەدایە پێخەفی باشتری داگە شێو بما بە ئێستا وەری هاتووە میوان بوویتە ڕزا قورسێک لەنێو ماڵەکان ئەو میوانەکەش دەچی داوای ژمارەی نهێنی پاسپۆرتی ئەو بابرێنەوە ماڵە دەکات ئینتەرنێت بکاتەوە کەس ئاگەرە کەس نمایە بەڕاستی شێوانێکی زۆر لە نێو ماڵەکان لە نێو خێزانەکان و بە سەرتاسەری تەنانە لە ناو ڕاگەیاندەکانی شەیە بۆ بچینەوە بە پارێزگاریکردنەوە کەلتورە جوانە کاگوشار کەواتە ئەگەر وا بەردەوام بێت ئێمە ئێستا ئەم پێشکەوتن و تەکنەلۆژیایە ئەم کرانەوە بەناو ئازادیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە زیانێکی زۆری لە پاراستنی کەلتوری ڕستنی کوردەواری خۆمان داوە کەواتە بەم شێوازە و بەتایبەتی ئەو ماکینە ئەعلامیانەی کە هەیە بۆی کە کەلتوری بیانی هاوردە بکەن بۆ نمونە لە بری کڵاوێن فیستیڤالی ڕەنگەکان لە بری چی تر دێنە ناوە ئەگەر بەم شێوازە بڕۆین دەرەنجامی کەلتوری کوردەواری کەلەپور فۆلکلۆر هەموو ئەمانەمان بەرەو چاوە ڕاستەیەک دەڕوا زۆر بە کورتی لە بەروی دەرفەتمان نەماوە بەداخۆ هەموو شتە چاک و خراپیە لۆ منە هەنجین شتەی زۆر شیرنە بەڵام بە زۆری بخۆی لەوانەیە بۆ جەستت خراپبی ئەو ئامێرە پێشکەوتوانە ئێستاش لە نێو جیهاندا بوونیانەیە سوود و زیانی هەیە تۆ دەگەڕێتەوە سەر و تاقەی بەکاری دێنی بۆ نمونە ئێستا فێسبووکەکەی من و پێجەکەی من تایبەتە بە کەلتوری نەتەوەکەمان ئەمە توانیتم جلوبەرجی کوردی ئامێرەکان کەلوپەلەکان پەندی پێشینان مەتەڵ هەموو لێ بۆ خەڵکە ڕابگەێنم شی بکەمەوە بۆیان کەسێکی تر پێچوانەی من لەوانەیە جرچی مۆدا لە باتی پەندی پێشینە وتەی جیهانی ئەی باشە من لۆ باسی شکسپیر بکەم بۆ باسی پیرەمێردی شاعری نەکەم بۆ باسی حوسنی مکریانی نەکەم بۆ باسی سوقەرات بکەم ئێ باشە جگە لەوەژ ئێمە 33,000 پەندی پێشینانمانەیە ئەمە تاکە کەسم کە 1970 مەتەڵی کوردیم کۆ کردێتەوە لۆ بچم برم پرسیارەکەم مەیە لۆ نمونە شەمەندە فەرکەی دامەزرە لۆ نەرم سەد قودی سەمەد قودی هەستە لێ قودی هەنارە یعنی کەواتە تو پرسیار و مەتەڵ و گۆرانی و حەیران و لاوک و هەموو شتانە دەوڵەمەندانەتەیە بۆ دەچی پڕدەدەیە گۆرانێکی بیانی یان شتێکی بیانی کە مشتی مرۆڤ ماندی دەکا هەر لۆ نمونە ئێستا باز لە گۆرانی و حەیران بکەین کە بە شێوازێکی جوان کاتی خۆی باو باپیرامە بۆ نۆ خوێندەوارە گۆرانیانیان پاراستووە ئێستا تەمەشای گۆرانی دەکەی بە یەک ڕۆژ کابرا کلیپەک دەکات لۆ سبەینە کەس جێ لێ ڕناگری بەڵام وەرە جێ لە حەسەن زیرەکە چی بگرە جێ لە تای تۆفیقە چی بگرە جێ لە کەریم کابانە چ ڕەحمەتی بگرە زۆر زۆر وەچبرەی مێشکرد پشۆک دەدا ئێستاش ئەو بە زۆری بۆریش نییە حەسەن حەیرانی ڕەحمەتی کە حەیران بێژێک بوو یەک کاسێتی هەبووە کە بۆ شێوازە سادەیە تۆمار کراوە ئێستا هەموو جیهانی ئەوانەی کورد بن جیان لە دەنج حەسە حەیران بووە هەر کەسێکی ئەحمەد شەماڵەکی جێلێ بی ئێستا پێی غەدرە جێ لە باشترین هونەرمەندی و سەردەمە بگری بەڵام گەنجەکان نان خۆی لە قەرەی بوارە کەلتور و ڕەسەنایەتەکە بدەن دێن دەستە لەو دنیایەکی تر کە نەلەوی تێر دەبن نەلەوی فێر دەبن کەواتە ئێمە دەبی بە خۆداچنەوە بکەین وەکو گوتم لە پەروەردا لە دام و دەستگاکانی ڕاگەاندن لەلایەنە پەیوەنددارەکان هەر کەسەی بەرگری سێ تش بکە سوود دەبینی بە پێچوانە بە هەروەتر لە بۆی کاتی بەرنامەکە بە کورتی دەرم هەر کەسێک دژی دینبی دژی کەلتوربی دژی داکوبابیبی هەمیشە ئەو کەسە سەرسۆڕی نێو میلەت و ناو کۆمەلگایە هەر کەسش پارێزگاری لەو سێ بکە هەمیشە سەرفرازی دینەوە و دوا ڕۆژە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هوشیار نووریلەک کە لە پور پارێز زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت بەڵازیزان دیارەوە کاماژەمان پێکرد بەرەبەیانی ئەمڕۆ بەهۆی بارینی چەند لێزمە بارانێک بەشێک لە شەقامەکانی هەولێر ژێرا ئاوکەوتون بەشێک لە ئۆتۆمبیلەکان لەو شوێنانە ژێرا ئاوکەوتن و دیمەنانەی کە ئێستا دەیبین هەمویان ڕاستەوخۆن کە تیمی ڕۆژنامەوانی پێیان بۆمان ڕووماڵ دەکات دیارە پەروەردەی هەولێر ئەمڕۆی کردوێتە پشووی فەرمی و تاقیکردنەوەکانی هەموو دواخستووە لەبەرەوەی کە یەکێک لەو شەقامە گرنگانەی کە هاتوچۆیەکی زۆری شاری لەسەر و هاوڵاتیانی لەسەر شەقامی 120 مەتریە کە بەهۆی بارینی لافاوەوە یا بەهۆی بارینی چەند لێزمە بارانێکەوە لافاو دروست بووە ئۆتۆمبیلەکان هەمویان پەکیان کەوتەوەکەوەی کە لە دیمەنەکانە دەیبینن و بەهۆی ئەوەی کار ڕێگاکان گیراوە ئەو شوێنانەی کە لافاوی زیاتریان لێ هەستاوە تیمەکانمان دەیانەوێت خۆیان بگەێنەوە ناوچانە کە ئێستا بە دڵنیایەوە زیان بەر هاوڵاتیان کەوتووە کە بە پێی زانیاریەکان چەند ئۆتۆمبیلێک
ئۆتۆمبیلێکی هاوڵاتیان ژێر ئاو کەوتون کە ئەمە جارێکی دیکە مەترسیە لەسەر هەندێک لا گەڕەکەەکانی هەولێری نوێ بە حرکە گوندی ئیتالی برایەتی شۆڕش کە ئەمانە هەمویان لەو شوێنانە ناوچەی لافاو دروست بووە و دیارە بەپێی زانیاریەکانی پامێرەکانمان لا هەولێر شقامی 100 متری و 120 متری تەنانەت تاوێکی زۆریان تێدا کۆبووەتەوە کە لە لافاوەکانی پێشوویە ئەمەی چکە لە مانگی ڕابردوو ڕوویدا تاوان ئەمە چەندەمین لافاوەکە لە پاییزی ئەم ساڵەوە لە هەولێر ڕوودەدا دیارە پێشتر شقامەکانی ئەوانەی کە لە دەرەوەی بازنی 120 متری یا 100 متری بوون بەڵامەوەی کە ئێستا جێگەی ئەسەفە شقامی 100 متری کە شقامێکی کۆنیشە ئاوێکی زۆری تێدا کۆبووەتەوە و گرفت بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست بووە شقامی 120 متریش بە هەمان شێواز کە بەشێکی دەوترا هۆکارەکەی بۆ دروستکردنی هەندێک سیتی بووە کە ڕێڕەوی ئاویان گرتووە بەڵام دیارە کۆبوونەوەی ئاو لە شقامی 100 متری گرفت لەسەر هەموو ئەو ئاوەڕۆیانەیە کە پێشتر لە ئەندازەی شاردا دروست کراون خۆی ئەوەی کە دەکەوتە ناو بازنەی 60 متری و بە تایبەتی 100 متری شاری هەولێر لە کۆنەوە گرفتی ئاوەڕۆیان هەبووە چکە ئەگەر ئێستش سەرنج بدرێتە سەر بەشێک لە شقامەکان یا کۆڵانەکانی هەولێر هێشتا ئاوەڕۆکەیان لە دەرەوەیە ئاوڕێ دفنیان نییە یا زۆر کەمە بۆیە لەگەڵ بارینی هەموو بارانێک هەموو ساڵێک ئەم گرفتە بۆ خەڵکی هەولێر دروست دەبێت کە بەشێکی شقامەکان پڕ دەبن لە ئاو و ئەمەشی کە ئێستا دەیبینن دیمەنی بەشێکە لەو گرفتەی کە هاوڵاتیان گیرۆدەی بوون بەداخەوە لەلایەکەوە دەبینین زۆر جار بەرپرسانی هەولێر باس لە پێشکەوتنی شار خزمەتگوزاریەکان بەرزبوونەوەی تەلارە بازرگانیەکانیان دەکەن کە هەمووشی دەرەنجامەکەی دەبینین گرفتی کاتێک کە شتێکی وا ڕوودەدان نەهامەتی و بەدبەختیەکەی بۆ هاوڵاتیانە کە دوجاریش دەبێت خەڵکی خێرخواز بەدەمیانەوە بێت هێندەی کە خەڵکی خێرخواز دێ پلان و پرۆژە و بودجێ دیاریکراوە بۆ قەرەبووکردنەوەی خەڵک لەم جۆرە کارەساتانەدا دیاری نەکراوە بۆیە ئەوەی کە بەتایبەتی بینیمان لە کەسنەزان و بەتایبەتی لە دارەتوو کە مانگی ڕابردوو چ کارەساتێک ڕوویدا دەبوو بەرپرسانی هەولێر و حکوومەتی یاریمی کوردستان لەبیر حاڵەتە بەپەلەکان و فریاگوزاریەکانەوە بوونایە بۆ ئەو حاڵەتانەی کە ئێستا ڕوودەدا دەچینە لای پەیامێرمان ئەمیران ئەمیر ئەمیران سڵاو لێوێ زانیاریەکان چین ئەگەر بۆمان بگوازیتەوە وەرکنە من بەڵێ کاکزەلال ساڵ لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ کاتژمێر 6ەوە بارانێکی بەخۆر ینی 5 بۆ 6ەوە بارانێکی زۆر بەخۆر ڕووی لە شاری هەولێر کرد دیارە بارانەکە بەردەوامی هەبوو تاوەکو سعات 7:30 بۆ 8 بەهۆی بارانێکی بەخۆڕەوە لافاو لە بەشێکی زۆری گەڕەک و شقامەکانی شاری هەولێر دروست بووە ئەو شوێنێ من لێ ئێستا شقامی 100 متریە لای فاملی مۆڵ لێرە زیاتر لە 50 سیارەوەی کە لە دواوەی ئێرە لە وێنەکانە دیارە سیارە عاتڵ بوون بەهۆیەوەی کە ئاویان چۆتە ناوێ دیار ئەمڕۆ بەهۆیەوەی کە تاقیکردنەوەی کۆناغەکانی خوێندن بوو بۆیە ئۆتۆمبیلێکی زۆر و قوتابیەکی زۆر لێک و باوکو قوتابیان سەرجەمیان لەسەر شقامەکان بوون هەر بەیانیەکی زوو ئەمەش بۆ هۆی هۆکاریەوەی کە خەڵەباڵغیەکی گەورە لەسەر زادەکان دروست بێ و بەشێکی زۆری سیارەکان هاتڵ بن دیارە بەپێی بڕیاری وزارەتی پەروەردە و پەروەردەی هەولێر ئەمڕۆ سەرجەم تاقیکردنەوە و پرۆسی خوێندن ڕاوەستەوە زانکۆی سەلاحەدین خوێندنی ڕاگرتووە بەشێک لە زانکۆکانی تری شاری هەولێرش خوێندنیان ڕاگرتووە بەرگری شارستانی و هاتوچۆ هۆشداری دەدەنە هاوڵاتیان کە خۆیان دوور بگرن لە شقامەکانی 100 متری و شقامەکانی کۆیە و هاوکات شقامی کەرکووک بەهۆی جەنجاڵیەکی زۆر و هاوکات زۆربوونی ئاوێکی زۆر لە دروستبوونی ئاوێکی زۆر لە شقامەکان ئەمەی کە دەیبینن لە شاری هەولێر بارینی 2 ساعتی بارانی بەخوڕە کە شقامەکان سەرجەمیان گیراون و تا ئێستا گەڕەکەکانی گەڕکی بەشێک لە ناحەی بەحرکە و هاوکات گەڕەکی زانایان و گەڕەکی سێبەردان و ئەم گەڕەکانە زیانیان بەرکەوتووە ئەوەی جێگای سەرنجە کەزنەزان و گەڕەکی کەزنەزان یەکێکە لە شوێنە بەرزەکانی هەولێر بەڵام ئەم جارە بە پێچەوانەوە پێچەوانەی جارەکانی تر ئاوێکی زۆریش چۆتە لە ناو ماڵەکانی کەزنەزان دیارە بارانەکە تقریبا نیو کاتژمێرێک دەبێت وەستاوە و تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی
بەڕێوەبەتی هاتوو چۆ لەسەر شەقامەکان دەبێنن بۆ ڕێخستنەوەی شەقامەکان وە هۆشداری دەدەن کە ئەو شەقامانەی کە ئاویان باشە عیمران تایبەتیش شەقامی کۆیە و گەڕەکی هەولێری نوێ کە بەرکەوتێکی زۆری ئاو بوون کە خۆیان لەم شەقامانە بە دوور بگرن. زۆر باشە عیمران هۆکاری کۆبوونەوەی ئاو لە شەقامی 100 متری هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە چکە شەقامی 100 متری شەقامێکی کۆنتر لە چاوەوەی کاگەر بڵێن 120 و 50 و 200 ئاوی تێدا قسەی لەسەر کردووە هۆکاری لافاوەکە و دروستبوونی لاوەکە بۆ بارینی بارانێکی زۆر لە کاتێکی کەم دەگەڕێنەوە بەڵام ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ ئەمە ئەسڵی بارانبارینەکە ئەگەر تەمەشایکی منهۆڵەیە بکەین کە ئەمە مەزرای ئاوە دەبینین هیچ کام ئەین سەرجەم منهۆڵ و مەزراکان گیراون و ئاوتیان ناڕوات تەمەشای گەنێ هیچ شوێنەوارێکی چوونی ئاوی تێدا نامێنە بۆی ئاوەکان بە ناچاری دەگەڕێنەوە سەر شەقامەکان گەنجێکم لەگەڵا تۆ خەڵکیێرێوانە لە سعات چەندەوە ئەم لافاوەیە لێرە دوو سعات چەندەوە تقریبا لە 4 و 5 و 6 ئەو دەورانەی دەست پێ کرد تقریبا بە قوتیەکەی سعات حەف بوو ئەو هەروە مەکتەبەکانیش دواخرا بۆ ڕۆژ شەمە و یەکشەم چەند کاتژمێر دەبی ئێرە بەو شێوازەی ساروا لە سبینەوە لە سبینەوە هەتا ئێستا ئارێوڵە سارە عاتڵ بووە لێرە ئارێوڵە دوسێ سارە لێرە عاتڵ بووە تا کەس نهات گۆتی مار لە دوسێ خێرخواسات و دەریانی ناو الحەمدولله ئێستاش باشترە بیشاڵە وردە ئاوەکە ینی ڕوو لە کەمیە بەڵام جیرانی منهۆڵەکان و هاوکات مەزراکانی هەولێر هۆکاری سەرەکیە و بجووکی مەزراکانی هەولێر هۆکاری سەرەکیە بۆ کۆبوونەوەی ئەم جۆرە ئاوەیە و ئەم لافاوەکە لە چەند کاتژمێرێکی باران و دیارە زیانەکان تاوەکو ئێستا کە دیار نین بەڵام هەولێری نوێ یەک لەو گەڕەکانەیە ئەم جارە زیانی لافاوەکەی بەرکەوتووە بەڵام بەهۆی جەنجاڵی و جیرانی بەشیشی زۆر لە شەقامەکان نەمانتوانیوە تا ئێستا سەردانیان بکەین چکێت من بەخۆم بە دیاریکراوی نزیک 2 ساعت دەبێت لە شەقامی 60 متری هەولێر گیر بووینە. زۆر باش عیمران گرفتی دارەتوو ئەوانە کە پێشتر لەسەر ئەوەی کە لافاو لەیدان هیچ گرفتێکیان هەیە یا ناوچە هەیە گەڕەکەی لەوەی کە ماڵەکانیان چۆڵ کردی بێت لە ترسی لافاو؟ بەڵێ تا ئێستا گەڕەکی دارەت و هیچ زانیاریێکمان نییە خۆ لافاو گرت بێوانە کاکزە لەەوەی جێگای سەیرە لە شاری هەولێر ئەگەر بەراورد بە لافاو یەکەمی شاری هەولێر پێن کە گوندی کۆری و شەقامی 120 متری و بەشی ڕۆژئاوای هەولێری گرتەوە ئەمە لەوێ هەرزوو دوای لافاوەکە و دوایەوەی کە زیانەکە بەرخەڵک کرد ئەوێ چارەسەر کرا ئەم جارەش چاوەڕوانەکرێت کە کێشەکانی گەڕەکی دارەت و بەشێکی هەرچەندا گەڕەکی دارەت و جیاواز لە گەڕەکانی تر بە هۆکاری دروستکردنی پرۆژەمش ئەم گەڕەکەیە ژێراوکەوت بەشێکی چارەسەر کراوە بەڵام ئەم جارە گەڕێکێکی تری نوێی هەولێر ئەگەری هەیە کە هەولێری نوێ بێت ناوی دێتە ناو باسەکە واگەری هەیە نەحەی بەحیرکە بێتە ناو زیانمەندی لافاوەکە بۆیە گەڕەکەکان هەمویان بە گشتی کێشەی ڕۆیشتنی یاویان هەیە لە هەولێر وە کێشەی مەزراکانیان هەیە بۆیە هەر جاری لافاوەکە و کارە ساتەکە ڕوو لە گەڕەکێک دەکات کە بە دیاریکراوی ئەمڕۆ لەبەروی بە جیاواز بەڕاستی لەگەڵ بارانەکەی ئەو بارانەی کە گەڕەکی دارەتوی گرتەوە زۆر کەمتر بوو یانی ئەمەی دەیبینن تەنها بارینی باران لە ماوەی 3 کاتژمێرە ینی 3 کاتژمێری بە بەردەوامیش نا 2 کاتژمێری بە بەردەوامی بەڵام تا کاتژمێر 8 بارانەکە بەردەوامیە بوو ینی 5 بۆ 8 باریوە ئەو کارە ساتی دروست کردەوە شوێنی زۆر لێرەش کارە سات بارتر هەیە کە ئێمە ئێستا دەستمان پێی ناگا بەهۆیەوەی کە سەرجەم ڕێگاکانی گیراوە ڕێگای بەحرکە کە بەشێکی زۆری ژێراو کەوتووە 60 متری لای پردەکەی بەرزەپردی شۆڕش بەشێکی زۆری ژێراو کەوتووە 30 متری لای ئەنجومەنی وەزیران کە ئەسڵەن مەترسی لەسەر گیانی یەکێک لە شۆفێر ئافرەتەکان دروست کردو بە پێوەی کە سیارەکەی سەرجەم ژێراو کەوتووە سیارێکی زۆری تێکچوو بەرکەوتە دەبینی ینی تێکچوو دەبینی لەسەر شەقامەکان کاتێک گوزەر دەکەی یانی ئەمەی دەیبینن شەقامی 100 متریە لای فامیلی مۆڵ یەکێکە لە شوێنانەی کە جادەیەکی کۆنیشەوە هەموو جارێش ئەم جۆرە لافاوە لێرە دووبارە بوونەوەی هەیە منهۆڵەکان کراوەتەوە سەری منهۆڵەکان هەڵگیراوە بەڵام ئەم منهۆڵانە بەهۆیەوەی مزراکانی بچووکە چارەسەری ئەم لافاو ئەم ئاوە زۆری پێ ناکرێت. زۆر سپاس بۆ پێیانێرمان عیمران لە هەولێر و عیمران سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکانت.
وەڵە بەڕێزان دەچینە سەر تەوەری دووەم کە باز لە گرنگی گۆشت دەکەین بۆ مرۆڤ کە دەزانین دوو جۆر گۆشتمانەیە کە گۆشتی سوور و گۆشتی سپی هەریکێکیشیان بە شێوازێک گرنگی و سوودی هەیە بۆ جەستەی مرۆڤ. گفتوگوی زیاتر دەکەین لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر بێستون پزیشکی ڤێتەرنەری. کاک دکتۆر زۆر بەخێر بێیت. سپاس بۆ ئامادەبوون. بەخێر بێت. سەرەتا ئەگەر باسێکی گرنگی گۆشتمان بۆ بکەین بزانین چه گرنگێکی هەیە. وەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سپاس بۆیە و باوکارانیشتان دیارە ڕۆژەکەی ڕۆژە ساردەکانە لە کوردەواریە بۆ خواردنە گەرمەکانە بەڵام تەوەرەکەی جەنابتان ئێمە گۆشت یەکێکە لەو خواردنانە کە باهای خۆراکی زۆری تایە چ وەک پرۆتینەکان و هەروە ڤیتامین و کانزەکانیش دیارە لە کوردەواری لە کۆنەوە لە تەواوی دنیا مرۆڤەکان گرنگێکی زۆریان داوا بە گۆشت چ گۆشتی سپی و گۆشتی سوور و بە چەند شێوازێکیش بەکاریان هێناوە ئەو شێوازانە بە پێی وڵات و پێی شوێن دانیشتوان ئەگۆڕن. گرنگی بە کورتی گرنگی گۆشت بۆ مرۆڤ پێویستی مرۆڤە بە گۆشت کە هەم سوود وەرەگرێت لە کانزەکانی کە گۆشت دەوڵەمەندە بە کانزە و سوود وەرەگرێت لە پرۆتین کە دەوڵەمەندە بە هەمان شێوەش ڤیتامینەکان کە ئەمانە هەمووی لە وەک بەهای خۆراکی لە گۆشت دەوڵەمەنە پێی و مرۆڤی سوودێکی پێویستێکی زۆری بم کانزا و ڤیتامین و پرۆتینانە هەیە. زۆر باشە کاک دکتۆر ئایا هەردوو جۆرەکە هەروەکو یەک کاریگەریان هەیە یاخود زۆر جار باز لەوە دەکرێت کە دەوترێت گۆشتی سپی واتە مریش بخورێت باشترە یاخود ماسی بخورێت باشترە زیاتر وەک لەوەی کە گۆشتی سوور بخورێت؟ خۆی گۆشت بە گشتی ئەتوانین بڵێن هەمویان وەک بەهای خۆراکی باەکی خۆراکیان هەیە جگەلەوەی کە گۆشتی ماسی چ لە ڕووی چەوریەوە چەورەکەی بۆ لەش یعنی زووتر هەرسە بێ و کێشەی هەرسی کەمە بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە ئێمە گۆشتی سوور دەوڵەمەندە بە پرۆتین و کانزا و ڤیتامینەکان و گۆشتی سپی و هەروەها گۆشتی ماسیش ئەوەی کە جیاوازی ئەکاتەوە دوو جیاوازی زۆر سەرەکیەیە. جیاوازی یەکەم لە ڕووی ئاسان هەرسکردنەوە گۆشتی سوور بێگومان گۆشتی سوور بەوەی کە ڕیشاڵی زۆری تایە و گۆشتێکە دەوڵەمەندە بە کانزا و هیمۆگلۆبین و ئەوانە ئەمە لە ڕووی هەرسەوە کەمتر یعنی قورستر هەرسە بێ و گۆشتی مریش دوای ئەو لە ڕووی هەرسەوە دوای ئەو ماسی ئاسانتر هەرسە بێ. بۆیە پزیشکانیان شارەزایانی پسپۆرانی خواردن زۆر جار ئامۆژگاریەکەن گۆشتی ماسی باشترە یان گۆشتی سوور لە گۆشتی سووریان مریش لە گۆشتی سوور ئەمە هۆکارەکەی تەنیا ئەوەیە کە ئاسان هەرسە بێ و باشتریش بۆ نمونە ئەخورەیان هەندێک جاریش لە ڕووی سعرەوە بۆ نمونە نرخی گۆشتی سپی لەوانەیە کەمتر بێ لە گۆشتی سوور بە تایبەت کە مریش کەمتر بێ لە گۆشتی سوور. ئەجینا لە ڕووی بەها خۆراکیەوە بەپێی توێژینەوەکانەوانی کە دەریان خستووە هەمویان هەمان بەها خۆراکیان هەیە ڕەنگە گۆشتی سوور بەها خۆراکەکەی باشتریش بێ لە گۆشتی سپی و یان گۆشتی ماسی بەڵام وەک باسم کرد ئەو ئەکرێ باسییان بکەین ئەو دەراویشتانەی لە زۆر خواردنی هەر خۆراکێەوە گۆشتیش بە تایبەتی کامیان زیانی کەمترە بێگومان ماسی زیانی کەمترە لەوانی تر لە کاتێکا ئەگەر بڕی زیاتر بخورێ لەوەی کە بۆ بەپێی ستاندار دیاری کراوە بۆ مرۆڤێک ڕۆژانەیان هەفتانە بیخوات لەگەڵ بە مادە خۆراکیەکانی تردا. زۆر باشە کاک دکتۆر شتێک هەیە کە بووەتە گرفت بە تایبەت بۆوانەی کە گۆشتی سپی مریشکە خۆن مریشکی بەستوو یاخود نا گۆشت بخرێتە فریزەرەوە دوجار بخورێت یاد نا هەر دەوێت لەوێ کە سرت بڕی گۆشتەکە تازە بێ خەڵک چێژ لەمە یابینن ئایا زانست کامان پێڵێ؟ خۆی هەر شتێک هەر مادەیەکی خۆراکی هەر مرۆڤێگەی خوا پێویستە سەرچاوەکەی زانراو بێ و دڵنیا بێ لەوەی کە ئەم مادە خۆراکیە پاکە یان مادەیەکی خۆراکی بەها خۆراکیەکانی تێدا ماوە یان تێدا نەماوە. ئەمە ئەگەر بۆ خواردەمەنی بڵێن جگە لەو خواردەمەنیە گۆشتەکان خەڵک حسابی بۆ نمونە بەرواری بەسەرچوون و سەرچاوی ئەم خواردنانە بێ بۆ گۆشت زیاتر پێویستە لەمە بکۆڕێتەوە. گۆشتی بەستوو یان گۆشتێکی کە تۆ سەرچاوەکەی نازانی پێویستە زۆر وریابی لەوەی کە ئایا ئەم گۆشتە کە بێگومان کە بەستراوە ئایا جارێک بەستویەتی نەکراوەتەوە دووبارە نەبووەتەوە بۆیە ئەمانە هەمووی هۆکارن و هەروەها لەگەڵ بەستنی هەر مادەیەک تۆ
مادە خۆراکیەکان لە دەسەدا. سەبارەت بە گۆشتی فرێش یعنی گۆشتێک کە تازە بێ ئێمە بە پێی گۆشتی سوور بە پێی زانیاریەکان بە پێی زانستی ئەوەی کە لە قەسابخانەکانە پەیڕەوە کرێ پێویستە هەر گۆشتێک کا بۆ ئەوەی بزانێ گۆشتێکی تەندروستە 24 سعات بە دوای سەربڕین تا 24 سعات بەکار نهێنرێ. یعنی باشترین گۆشت و تەندروستترین گۆشت ئەوەیە کە پێش سەربڕین فەحسی بۆ کراوە پشکنینی پێش سەربڕین کرابێ و پشکنینی دوای سەربڕین بکرێ و دوای ئەوەی ئەم گۆشتە کە پشکنینی دوای سەربڕینی بۆ ئەکرێ 24 سعات بخرێتە ناو بەڕادەوە دوای دکتۆر بۆ گۆشتی سوورە بێدیان بۆ کۆی گشتی گۆشتەکان ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کە تەندروستترین ڕێگەیە. بەڵام ئێمە لە وڵاتی ئێمە تا هەڵم ئەگەر هەڵمی لێ هەڵسێ کە سەر بڕە ئەمە زۆر باشتر و خۆشترە. حکمت لەوەیە کە 24 ساعتی بەسەر ئابڕۆیە حکمت لەوەیە بۆ منە 24 ساعت کە هەڵت کرد لە ناو ساردکەرەوەیە دوایی نیشانەیەکی تێدەرەکەوێت. ئێمە کۆمەڵی نیشانەشی تیا دەرکەوێت من لە ماڵەوە چۆن پێی بزانم؟ هەندێک نیشانەمان هەیە لە گۆشتی سوور بە تایبەتی و مریشکیش کە ئێمە لە سەربڕین خانەکانە فەحسەکرێ دوای سەربڕین هەندێک نیشانەمان هەیە نیشانەی ڕاستە و خۆن دەرەکەون. هەندێک نیشانشمان هەیە نیشانەی ناڕاستە و خۆن دەرناکەون کە تۆ فیزیکەڵی سەیرێکەی بە چاو سەیرێکەی نایبینی. بۆیە پێویستە بیخەیتە دوای 24 سعات کە پرۆسسێک عملەیەکی بەسەری ئەم عملەیە ڕیگەرمۆرتەری بەسەریت بۆ ئەوەی کە هەموو ئەم گۆشتە بگاتەوەی کە ڕۆحی تیانەماوە بووە بە گۆشت ماسوولکە ببێتەوە بە گۆشت پێویستە ئەم هۆکارانە لە دوای 24 سعات دەرەکەوێت. هەندێک جۆری نەخۆشی هەیە هەندێک جۆری زەردووی هەیە و هەندێک شتەیە کە مزاعفاتە یان نەخۆشیە لە ئاژەڵە سەربڕاوەکە دوای 24 سعات دەرەکەوێت. بەڵام لە وڵاتی ئێمە وەک باسم کرد هەندێک جار یەکسەر سەرە بڕێوە خرێتە ناو مەنجەڵ هەندێک جار خەڵکی ئەگەڕێ بزانێت کامەیان زۆرترین زووترین گۆشتەوە تازەترین سەربڕینێ ئەوە بەکارێنێ. خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانی لە قەسابخانە گەورەکان کە لە سلێمانی ئەم عملەیە جێبەجێکرێ کوشتارگەی نوێی سلێمانی دوای 24 سعات لاشەکانە داتەوە بە قەسابێک بۆیە کە لە سلێمانی بچیتە قەسابێک بڵێ گۆشتی ئیمڕۆیە هی ئەمڕۆیە کە هێنایەتیەوە جینا دوێنێ سەر بڕاوە کە ئەمە تەندروستە. بەگشتی گۆشت کەی تەندروستە و چۆن تەندروستە بریتێ لەوەی کە سەربڕین پێش سەربڕین و دوای سەربڕین پشکنینی بۆ کرابێ بەلای کەمی و مۆری کوشتارگەکانی پێوە بێوە لە کوشتارگەکان پژڕاست کرابێتەوە کە ئەم گۆشتە ئەم لاشەیە کە ئەفرۆشتێ بە هاوڵاتی دوورە لە نەخۆشی و پشکنینی بۆ کراوە نەخۆشیەکانی تێدا دەرنەکەوتووە. بۆ مریشکیش بە هەمان شێوە و وەک باست کرد ئەوەی بەستوش ئەوەش بە هەمان شێوە ئێمە پێویستە بەستوو هاوڵاتی وا باشە خۆی گۆشت بکڕێ بێنێتەوە لە ماڵا خۆی بیبەسێ. یعنی بانەوەنە هاوڵاتیەک لەمانیەکە دیاری کردو پێویستی بە 5 کیلۆ گۆشتەیە بیکڕێ ئەم 5 کیلۆ گۆشتە پارچە پارچەی بکە بە پێی پێویستی خۆی لە ماڵەوە پارچە پارچەکان بخاتە ساردکەرەوە بیبەسێ و هەر جارێک چەنی پێویستە بەکاری بێنێ. بۆیە ئەو گۆشتەی دەری ئەکا بۆ ئەوەی بتوێتەوە پێویستە هەمووی بەکاربێنێ چونکە لە هەموو توانەوەیەک کۆمەڵێک میکرۆب و کۆمەڵێک بەکتریا و ڤایرۆز دەچێتەوە سەر گۆشتەکە لە ئەنجامی کرانەوە و بەستنەوە ئەبێتەوەی نەخۆشی و لە ناو گۆشتەکەش ئەمێنێتەوە. زۆر باشە دکتۆر با بێنە سەر شێوازی بەکارهێنانەکەی بۆ نمونە هەر تاکێک بە جۆری حەزیلەتی هەیە بە کوڵاندن هەیە بە برژاندن کەواتە باشترین ڕێگا تەندروست کام ڕێگایە زۆر تەندروستە بۆ شێوازی بەکارهێنان یاخود لێنانی ئەو گۆشتە. بەڵێ هەموو ئێمە کە کاتێک ئەنفلۆنزای باڵندە بڵاو بوویەوە ئەوە بۆ مریشکەکانیان هەمووی لە ناو برد بەڵام هەندێک لە پزیشکە بە ڕێزا بە ئەزمونونەکان هاوڵاتیانیان ئاگادارە کردەوە کە هەر بەکارێنی زۆر بیکوڵێنە کە تا دەرەجەکەی بەرز بێ بۆ ئەوەی کە هەموو شتێک لە ناو بە بۆیە باشترین جۆری خواردنی گۆشت بریتێ لە کوڵاندن. شێوازی کوڵاندن هەرچەندە لە کوڵاندنە هەندێک لە باهای خۆراکی لە دەسەدا بەڵام سەلامەتترین شێوازی خواردنی گۆشتە کە هیچ جۆرێک لە بەکتریا ڤایرۆز و میکرۆب ئەگەر لەسەر گۆشتەکە و کرمەکان ئەگەر هەبێ لەسەری هەمووی لە ناوە با بە تایبەت لە دەرەجەی کوڵان کە گۆشتەکەی پێ ئەکوڵێ. بۆیە ئەمە باشترینە. بەڵام لە وڵاتی ئێمە لە هەموو وڵاتانیش
خەڵکی بە کوڵاندن حەزیلەتی هەیە بە برژاندن حەزیلەتی هەیەشە بە سوورەکراویکەی کاتە ناو ڕۆن و حەزیلەتی هەر یەکێک لەمانە حەزی مرۆڤەکانە بەڵام واسم کرد باشترینیان دوای ئەوە سوورەکراوە بەڵام سوورکردنەوە باش وایە بە بێ ڕۆن سوور بکرێتەوە یعنی لە ناو لەو چەورەی کە لە گۆشتەکە خۆی هەیە ئیتر گۆشتی ئاژەڵێ یان گۆشتی ماسی یان مریشکە بە بێ ڕۆن سوور بکرێتەوە ئەمە دووەم باشترینە دوای ئەوەش برژاندنە لە برژاندنە بە هیچ بەهایەکی خۆراکی گۆشت لە دەست نادا بەڵام وەک پێویست ناو گۆشتەکە نابرژێت زۆر جار کە ئەیکەیتەوە سیرەکەی ناوەکە هێشتا کاڵی پێوە دیارە زایدەن خراپیەکی تری گۆشتی برژاندنی ژەوەیە کە هەموو ئەو دوو کەڵوشتانەی بە گۆشتەکەەوە ئەنیشێ هەموو ئەمە یەکە لەو سەرچاوانی کە بەداخەوە مرۆڤ پێی تووشی سەرەتانە بێ یەکێک لە سەرچاوەکانی توشبوونی سەرەتان ئەو دووکەڵەیە کە ئەکرێ بەسەر و گۆشتا و دوایی ئەخورێ هەرچەندە چێژەکە زۆر جاروا کارە ئینسان ئەم شتانەی لەبیر بچێتەوە دووکەڵەکەی خۆشە زۆر جار ئەڵێم بۆنیەکەی خۆشە ئەڵێم بدەی بەلایە ئاڵێ ئەوەنە گۆشت خۆی بۆنەکەی خۆشتر بووە خۆشی بەقە و بۆنەکەی خۆش وایەتر زۆر مویمە بوو بەڵام بە دڵنیایی ئەوەیش هۆکاری خۆی هەیە کە ئەبێتەوەی زیان بۆ مرۆڤ کە بەکاریێنێ لە کاتی مادە خۆراکیەکان لە ژەمەکاندا کەی گۆشت خراپە بۆمان چه سوور بێ چه گۆشتی سپی بێ خۆی هەر شتێک خی گەورە لەسەر زەوی خولقاندی بێتی سوودی خۆی هەیە بێگومان پێویستی مرۆڤەکانە کە خی گەورە ئەم شتانەی لەسەر زەوی دانا و ڕێنمونی مرۆڤەکانی کردو بۆی بیخۆن یعنی ئێمە بۆ نمونە لە سەرەتای دروستبوونی باوادەم و پاشان دایکە حەوامان کاتونەتە سەرزەوی مرۆڤەکان خی گەورە ڕێنمایی باوکە ئادەمی کردووە و ئەم شتانی پێنیشانداوە پێی فێری کردووە بیخۆن هەموو شتێک کاک جەلال هەموو شتێک ئێستا بە سوودترین شت لە سەر زەوی بیەنە زۆری لێ بخۆ خراپە لێشی مەخۆر خراپە بۆیە گۆشتی ژچێکە لەوانە کە تۆ هاتی بۆ نمونە ئێمە بە پێی ستاندارد مرۆڤ پێویستە لە 350 بۆ 500 گرام لەمە زیاتر نەخوا لە هەفتەیەکە یعنی هەفتەیەک ڕۆژانە کە بۆ نەوەنە 50 بۆ 70 گرام ئەگەر یەکێک بڵێ ئیلا ئەبێ من هەموو ڕۆژە بیخۆم ئەبێ ڕۆژانە لە 70 گرام زیاتر نەخوا بەزێمە چە نەخۆین بۆ نەوەنە ڕەت 4 کەبابە خوا 4 کەبابەکە هەر خۆی نزیکی 500 گرام ئەگەر زیاتر نەبێت کەمتر یعنی ئەوەندە ئەبێ بۆیە ئێمە هەموو شتەکان لە ستاندارد دەرەکەین بۆیە خراپە بۆمان لەو کاتەی گۆشت زۆر بخورێ بێگومان خراپە و زیانی گەورە ئەدا و ئینسان مرۆڤەکان کە تووشی گەورەترین یعنی نەخۆشی و کێشەی تەندروستی ئەبێتەوە بۆیە کورتی پرسیارەکە وەڵامی پرسیارەکەوەیە هەر شتێک زۆر بخورێ زیانی هەیە هەر شتێک کەم یان وەکو خۆی بخورێ هیچ زیانێکی نییە مرۆڤ ئاسایی ئەتوانێت بەکاری بێنێت تەمەنیشی هەرچەند بێ باشتر وایە لە هەفتەیەکە یەک جار بخورێت نا خۆی بە پێی ستاندارد باشترە 350 گرام لە هەفتەیەکە هەر مرۆڤێک پێویستی بەوەنەیە بێخوا ئیتر ئازادێ یەک جارەی خوا دوانەی خوا بە هەر لە جارێکە یعنی ڕۆژانە 50 بۆ 70 گرام 70 زیاتر نەبێ 50 ئەمە پێویستی لەشە بەڵێ زیاترت خوار زەرر لێبا چونکە هەیە لە کەوابخانەی شەکە ئەڵێ من ژەمێک نەیخۆم ڕۆژێک نەیخۆم ئەو ڕۆژە نەخۆشم ئەمە لەشتی ڕاهاتووە بم خواردنیم گۆشتە خۆی کاک جەلال ئێمە فعلەن ئەمە هەیە ئەم حەزە هەیە هەیەڵێت پیاوی وایەڵێت چوومە ماڵەوە ئیلا ئەبێ خێزانی هەندێک ئێسقانەکان سەری دەریێ نابێت لە ناوفاسۆی لا شتێکە ئەڵێن کە با بتکوژێ باشە هەندێک بۆ نمونەڵێک کابراایەک نەخۆش بە دکتۆرت ویتر کەباب نەخۆی دابیان بە بەردەم یەکێرەوە کەبابخانەیانی لای عیادەکانی سلێمانی بەتوی بە کوڕەکەی فەرم و بە ژوورەتوی باو ئەو دکتۆرتی نەیخۆێتوی حساب کە بەیانی هاتین بەیانی هاتوین بۆ لای دکتۆر با ئێمڕۆ باش بخۆین بۆیە ئێمە بەڕاستی کاک جەلال ئەمە هۆکارێکە ئەبێ بزانین ئاگامان لە سەلامەتی تەندروستی خۆمان بێن لەشی خۆمان بێ ڕاستە من حەزم لێە ڕاستە نازانم خۆشە فعلان ئەمانەی هەیە بەڵام بەڕاستی هەموو شتێک کە زۆر خورا زیانی بۆ مرۆڤ بەبێ زیانەکەیشی ئێستا دەرناکەوێت بۆنەوەنە کەسێک کاتێک کە نەخۆشەکەوێت جەڵدەیەک لێدا ڕاستە و خۆی کوژەیە کە ئەبێتەوەی ئەمە سەرەتانە بێ کۆلیسترۆڵ بەرزەکاتەوە بۆنەوەنە خوێن خەسەکاتەوە چی هەموو ئەمانە هەموو هۆکارەکانی چییە؟
گۆشتە لە هەمان کاتیشە بەهێزیەکانی ئاسایی خواردنی گۆشت هۆکارەکانی باشبوونی تەندروستی مرۆڤە ئەمە لەلایەک و ئەوەش لەلایەکی تر زۆر باشە کار دوکتۆر وەک ئەوەی کە پێشتر باسمان کرد کە باشتر وایە ئەو گۆشتە بۆ ماوەی 24 سعات هەڵبگیرێت لە فلێزەرا بێت بەڵام شێوازی بەکارهێنانەکەی کاتێ بۆ نمونە کابانێک ئێوێ دوای 24 سعات بەکاریم شێوازی توانەوەکەی چۆن بێ ئایا دا بنرێت بە ئاسانی لەناو لە بەشی سەرەوەی سەلاجەیە یاخودەوەی هەندێک جار تۆ لە حاڵەتێکی بە پەلەیە کتوپڕایە بە ئاوی گەرمەی توێنیتەوە ئایا ئەمانە زیانیانە بێت؟ خۆی بە ئاسایی خۆی بتوێتەوە باشتر خۆی باشترین شێوازەوەی خۆی بە ئاسایی بتوێتەوە یعنی باشترین شێوازەوەی کە دەرەوەی ساردکەرەوە شابێ کێشەی نابێت هیچ کێشەیەکی نییە مادەم تۆ دووبارە کوڵاندنی بۆکەیتەوە یان بەکارێنیتەوە بۆیە باشترین جۆری ئەوەیە کە بۆنەوەنە کاتێک تۆ لە فلێزەر دایەنی بڕیارەدا کابان بڕیارەدا نیوەڕۆ گۆشتێک بەکارێنێ ئەو پارچەی کە ئێوێت ئەیخاتەوە خواری فلێزەرەکە ناو سەلاجەکە ڕاستەوخۆ خۆی ئەتەوێتەوە و لە کاتی پێویست بەکارێ ئەگەر لە حاڵەتی کە کابانەکانی ئێمە ئێستا بەداخەوە ئیلا ئەبێ میوان هات گۆشتی حازر بێ کە ئەمەش یەکێکە لەوەی کە ئێمە ئێستا بووە بە کللتورێک لە ناو ئێمە ئەم کابانەکە مادەم بەپەلەیە لە ناو ئاوی گەرمیان لە ناو ئاوی شلەتێن لە ناو هەرچیان بیتوێنێتەوە یان لەسەر شوێنی خواردن دروستکردنەکە داینە بتوێتەوە ئاساییە بە جۆرێک بۆ نمونە ئەمە کە لە ناو چیسێکە یان لە ناو شتێکی پارێزراوایە ئەمەی لێ نەکاتەوە باشترە بۆ ئەوەی میکرۆ بەکتریاچی ئەمانە لەسەر گۆشتەکە نەکەون و زیان نەتگەێنن بە گۆشتەکە بە تایبەتی ئەگەر بیەوێ گۆشتەکە بکڵێنە ئاساییە بەڵام ئەگەر بێ بیبرژێنیان سووری کاتەوە باشترە سەری بگرێ بۆ ئەوەی کە میکرۆبی پێوە نەنیشێت زۆر باشە لە حاڵەتێکدا کە تۆ ئامادەت کردو بۆ کوڵاندن هەر یەکسەر بخرێتە ناو مەنجەڵ و بکڵێنرێت کێشەی نابێت هیچ کێشەیەکی نابێ نەخێر یعنی بە ئاسایی بەو جۆریان بۆ جۆرێت کێشەیەک دروست ناکە زۆر باشە کاک سۆر گۆشت لە بەپی تەمەن بۆ بە ساڵاچوو بۆ مناڵ چکە ئێستا زۆر جار دایک و باوکان دەڵێن لەخوامانە مناڵەکە بیخوا نایخوا لە مریشەکە دەخوانە گۆشتەکە مەوە زۆر پێویستی زەروری یا مەترسی پێوەست هەیە بە تەمەنەوە خۆی مناڵ ئەم زمانە ینی مناڵ لە ئێستا بەهۆی بوونی زۆری بەردەست شتی بەردەست بۆ خواردن ناچێتە سەرەوەی کە یعنی شتە سەرەکیەکان بخوات بۆ نمونە منداڵێک ئەوەندەی کە جبسە خوا کە جبسەکە هیچ سەرەکی نیان هیچ سوودێکی لێ نبینێەوەی کە شیرینی و نازانم نەستەلەوە ئەمانە ئەخوات ئەمانە هۆکاری بوونی زۆری شتە لە بەردەستی مناڵ کە ناچێتە سەرەوەی کە شتە سەرەکیەکان بخوا ئەگەر دایکان و باوکان بۆنەوەنە منداڵەکانیان وا ڕابێنن ئەبێ شتە سەرەکیەکە بخۆی دوای من شتە لاوەکێکەکە دەمێ نەک ئەو سعات نۆی نێرێ بۆ دووکان تانی وەڕۆ ماشەڵات جبزی دنیا و نازام نستەلەی دنیا خوان یۆڕێکی پێ ناخورێ و یەکسەر مەعیدەیە بەسێ هیچی بۆ نەخورێ بۆیە تەمەن بەڵێ هۆکارە یعنی ئێمە ئینسان ئەبێ بزانێ هەموو ئێمە هەمومان خۆمان نەزانین ئایا هەرسی ئێمە هەرس ئەمەلەی هەرسکردداری هەرسی ئێمە چاکەیان ئاسانیان قورسە خۆت بۆنەوەی سایە لە من ئێوارە سێو ناخۆم لەبەرەوەی سێوم ناڕەحەت بۆ هەرستەبێ ئێڵێ فلانەشت فلانەشت خۆی ئەزانێ یعنی ئێستا خۆی ئەزانێ لە تەمەنا ئێمە تەمەن پێش چل و دوای چلمان هەیە تەمەنی ئینسان لە پێش پێوترێ پێگێنە کردار یعنی تا تەمەنی چل ئینسان مرۆڤەکان پێکهاتن لە تەمەنیان دروسە بێ هەمیشە خانەی تازە پێگەشتی تازە دروسە بێ بەڵام لە دوای چل پێوتێ ڕمانە کردار یان کوردێکە پێکێنە کردار ڕمانە کردار یەکسەری تر مرۆڤ لە دوای چلەوە ئەگەڕێتەوەی کە کردارەکانی لە ناولەشیات لاوازە بێ و خانە دروست نابێ و ئەبێ بێت خۆی بهێڵێتەوە پارێزگاری بک بۆی کە بمێنێتەوە زۆر خواردنی گۆشت تەنها پەیوەندی بە جۆری هەرسکردنی و کەسەوەیە ئەو کەسە بزانێت کە بۆی هەرسەکرێ بخوا کێشەی نابێت بەڵێ بڵێ یعنی ئێمە بەمەرجێک زیادە نەخوا یعنی بەمەرجێک زیادە نەخوا حاڵەتی لەگەڵ لە هەر تەمەن ئیسا ئێمە خەڵکرانەیە 80 ساڵیشە و هیچ کێشەشی نییە گۆشتەخوا کە هەرشە بۆ نمونە تەمەنی 15 ساڵە ئێستا دکتۆر پێڵێ نابێت گۆشت خۆی بەڵام کاک تۆ گرفتێکی تر هەیە هەنێ خەڵکەیە کە گۆشتە خوات و شیژانە سەرە بێت ئەڵێ خوێنم فڕیوە ئەم بابەتانە ئەمانە کێن ئایا تا چەندە گۆشت پێوەستە بە جۆری خوێنیشەوە ئێمە گۆشت یعنی جۆری خوێنەوە نییە بۆنەوەنە خوێنی من ئۆ زاید بێت تۆ ئەی زاید بێ شەیداخان بی زاید بێتتر یەکێکمان زۆر خوێن یەکێکمان کەمن ئەمە هیچ پەیوەندی پێوە نییە بەڵام تۆ
کاتێک گۆشتە خۆی سەر تێشەکەیان تووشی کێشەیەکی تەندروستیەبی بێگومانە بێ بڕێی هۆکارەکەی لە لای پزیشێکی پسپۆر بزانی هەیە خۆی چەوری خوێنی بەرزە هەیە بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان هەرسی تاوانێ بە جۆرێک لە جۆرەکان یەکێک لەو مادانەی کە ئاسنەیان ڤیتامینیان کانزایەکە لە گۆشتا هەیە لای ئەم بەرزە کە ئەی خوا تووشی کێشەیەکات ڕێژەکەی بەرز دەکاتەوە سەری پێی ئێشەکە نەخێر خوێنی پێی خستە بێتەوە تووشی کێشەی زەخت فشارە بێ یان کێشەی دڵە بێ کە نەخۆشیەکانی دڵیش بەشێکی هۆکارەکەی گۆشتە کاتێک کە زۆر ئەخورێ ئەمانە هۆکارەکەی ئەوەیە کە کێشەی تەندروستی هەیە کە ئەیخوا پێویستە بڕوا بزانێت کێشە تەندروستەکان چارەسەر بکە بۆ ئەوەی کە ڕێ بگرێ لەمە بۆ ئەوەی پزیشکی پسپۆر پێی بڵێ ڕێژەکەی کەم بکاتەوە یان ڕێژەکەی زیادکە بۆ ئەوەی باڵانسی خواردن لە ناو لەشی ئەمە یەکسان بکاتەوە. زۆر باشە کاکتۆر هەندێک کەسمان هەیە کە تووشی نەخۆشیەک بۆ هەر بە یەکجاری گۆشتی تەرک کردو بەبێ ئەویلانێ دکتۆر پێوتی بێ کەمەی خۆیان کەم بیخۆی باشترە بەڵام ئەو هەر بە یەکجاری تەرکی کردو ئایا نەخواردنی گۆشت کاریگەری نابێتە سەرجەستەی؟ وەک پێکاتی وەک پێکهێنەری گۆشت با کە کاریگەریە بێ بەڵام ئێمە ئێستا لە بیرمان نەچێ بۆ نمونە هەندێک لە مادەی تری خۆراکی پرۆتینی تێدایە دەوڵەمەنە بە پرۆتین مادەی تری خۆراکی مایە دەوڵەمەنە بە کانزا و بە ئەمانە ئەمەش جێگەیەگرێتەوە بەڵام وەک باسم کرد حەزی مرۆڤەکان زۆر جاربانە منە حەزی مرۆڤەکان ئەوە نییە کە مادەیەکی تری خۆراکی لە بەرامبەر گۆشتا بخوایان بیکاتە بەدیلی گۆشت بۆیە یەکجاری واز لێنانی گۆشت کە سەرچاوی سەرچیە بۆ پرۆتین و ڤیتامین و کانزاکان و ئەو مادە خۆراکیانەی تریش بە هەمان شێوە کە ئەم بە جۆرێک لە جۆرەکان تێیدایە هەمووی واز لێ بێنێ ئەبێت زیانی هەیە بۆ زیانی هەیە گیان بەدیلی گۆشتیشمان نیە بەدیلی گۆشت وەکەوەی کە دەوڵەمەند بێ بە گۆشت نەخێر بەڵام بەدیلی ئەوەی کە هەمانە کە دەوڵەمەند نییە بە وەک ئەم دەوڵەمەند نییە بە مادە خۆراکی بە کانزا و پرۆتین و ڤیتامین و چەوری ئەوانە بەڵام تێیدایەتی بە بڕێکی کەمتر بەم بڕە کەمترە تۆ توانی بە ئاسانی بیخۆیت و سوودی لێوەربگری بۆ وایە بە یەکجاری تەرکی نەکات بڕێکی کەمی لێ نەخێر باسم کردوتم هیچ شتێک کاتێک کە مرۆڤ ستاندارد بیخوا بە ستاندارد دەیخوات و بە یەکجاری نابێت تەرکی بکات. زۆر باشە دکتۆرگیان زۆر سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت. دووبارە زۆر بەخێر دەستان خۆش. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.